سڵاو لە بینەرانی خۆم و خۆت هاتینەوە گەڕاینەوە ئەم جارە میوانێکی تایبەت خاتونێکی سەرکەوتوو ساڵانێکی زۆرە کار دەکات و ناوبانگێکی زۆری هەیە لە مەجالەکەی خۆی ئەویش چێە سازان ئەمین مێکاپ ئارتیست چۆنی؟ ممنون زۆر سپاس ئەحواڵت؟ الحەمدولله ممنون زۆر سپاس کاک سۆران بەخێر بێەوە زۆر سپاس سازان خان چۆن هەموو ڕەشت پۆشیوە؟ نازانم زۆر حەزم لە ڕەنگی ڕەشیە ڕەشت لەبەرە من هەر هیوایەتم ڕەشە ڕەنگی ینی حەزی خۆت بەس ڕەشە؟ نانا حەزم لە ڕەنجی شینیە زۆر بەس ڕەش عادەتەن زۆر زیاتر نازانم جوانە ڕاست شخصیاتە کلاسە زوو دێەوە کوردستان دەگەڕێەوە چۆنە بە یەکجاری تر ناتێ لە کوردستان بژین؟ ئەوە ڕۆژێش یەکێک پرسی بوو لە محەممەدی بەڕێزێک ئەویش منداڵەکانمان ئێستا لەو عمرینە کە ناتانی ئەگە گچکە بان هەنجین زیاتر سێتەڕەمان دەبوو بەس ئەوەندە گەورە بووینە برادەریان مەکتەبیان هەندێک زەحمەتە بەس ئینشاءالله دو سێ ساڵ کە بە هەندێک برین بە خۆیان بتان سەفەر بکەن بین و بچن ئەگە بتان بەجێشیان بێلم لێوەندەر ئەوە بە خۆت دێ لێرە دەژین؟ ئادین دەژین لێرە ئەکیت ئێستا ماڵم هەیە لێرە ژیان لە کوردستان قورسترە یاخۆ لە دانیمارک؟ نا هەردووک ئێستا بۆ بزان بوویتە عینە چشت بەڕاستی زروفی دنیای گۆڕایە دانمارکیش گۆڕایە فەرق و جوایزێکی بێ کوردستان و ئێرە ئیشەکەمە کوبرین دەوڵەتی خۆمە زمانی خۆمە خۆشە بەو شێوەیە کە دەتانی ناوەشکێ ئێرە گەرمە ئێوێندەر ساردە یعنی سارد و سوورن ینی وەکو پەیوەندی کۆمەڵایەتی بەڵێ بەس ئەگە برین هەندێک شتەیە باشترە لێوێندەر و هەندێک شتەیە لێرە باشترە بنسبەتە من ئیشم لێرەیە کوبرین ژیانە لێرە ژیانم لێرەیە و محەممەد زۆر پێخۆشە منداڵەکانشیان پێیان خۆشە بەس ئەوان ژیانشیان لەوێندەر ینی کۆکتێل بووە چ ساڵە هاوسەرگیریت کردووە؟ تقریبا 20 ساڵ دەبیتن 20 ساڵە ینی مانگێک پێش ئێستا عید زەواجمان بوو 20 ساڵ دەبی بەڵێ باش هەموو ساڵە عید زەواج دەکەی ها؟ نا شتەکە زۆر نۆرمال بووە ئێستا دەچین نانەچ دەخۆین پێشم ئەمنی داوت دەکرد دەچین نانەکمان دەخوارد هەدیەکمان دەدا یەکدری ئێستا منداڵەکانمان دەگەورە بوون لەگە منداڵەکانمان دەچین مەطعمەچی نانەچی دەخۆین و قسەی دەکەین و بەحسی زەمانی عوسمانی دەکەین وەچی هاتە دەخواست بەڵێ 20 ساڵە هاوسەرگیریت کردووە بۆ کاک محەممەدی هاوسەرت فێرە کوردی نەکردی بۆچی؟ هەموو لێم دەپرسن باوەڕ دەکەم یەک حەزی نەکردووە یان مەسەڵەن هەوڵتان نەداوە؟ دەزانین چێ ئەتوو بەبیرتە چونکە ئەتوو یەکەم شەخص بووی ئینتەرویوت لەگەڵ من کرد 2017 وچی هاتمەوە کوردستان ئەو وەختی ئەمە نەداهاتینەوە کوردستان بەڕاستی ئەمن یەکەم جار هاتمەوە 2017 30 ساڵ ئەمن کوردستانم نەدیت بوو ئەمرم 4 ساڵ بۆ لێرە ڕۆیشتم محەممەدم ناسی لە دانمارک محەممەد بابی عێراقی داچی سووریا ئەمن عەرەبیم نەدەزانی فێرە عەرەبی بووم بەس وەچی ژنی ژیانی هاوسەرگیریمان کرد ئەم بە کوردی قسەم نەدەکرد چونکە ئەمن ئەو مەسەلەن ئەمە عەرەبیم نەدەزانی ئەو کوردی نەدەزانی لۆمە سەهەلتر بوو بە دەنیمارکی قسەی بکەین ئەوجا قەت ئەوە نەبووە ئەویش ئەو ئینترێسەی بەمە پیشان نەدایە خۆ بە زۆری داینانم برێن وەڵا لە دەبی فێربی ڕاستە ناتام پیا بە خۆ دەزانی پیا بکە طبعاً هەموو شتە قەناعەتە بەڵام تۆی فێرە عەرەبی کرد و خەسووم ئەمنی فێرە عەرەبی کرد خەسوم گوتیان بووکەکەم نیە عەرەبی نەزانیتن و ئەمن بەخۆم حەزم لە لوغەیە یان حەز دەکەم فێر بم بەڵێ ئەگەر سەیری ئەو کامێرەیە بکەی قسەیەکی دڵی خۆت کە هەرگیز بە محەممەد نەگوتیە ئێستا پێی بڵێ لەوانەیە شەرمت کردبێ ڕوبەڕوو هەستێکی خۆتە قسەیەکی دڵی خۆتە لە ناخەوە دەڕی ببڕی بۆی چی پێ دەڵێ خۆش ناخۆش با خۆش بێ دوای ناخۆش بێ ئۆکەی خۆشەکە دەمەوێت برێم کە هەموو ڕۆژێ زیاتر و زیاتر ئەتم خۆش دەوێتن ناخۆشیەکەش بەداخەوە لەوەی هەندێک عادزم کە کوردی فێر نەبووی ئەوە لە دڵەوە قسەی دەکەم چونکە ئەمنیش حەزم دەکرەوە فێرە کوردی بیتن بەس ناتام زۆریشی لێ بکەم باش ئەو حەزەکەم زۆر ڕازگۆ بین بەیەکەوە ئەو داهات و ئەو ژیانەی کە لێرە دەستت کەوتووە لە دانیمارک دەست کەوتووە بە زیاد بخوا الحەمدولله فەرق و جوایزی زانیتیە فەرق و جوایزیەکە لەوێندەر ئیشی سیستەمی وەچی کوردستان نییە بنمونە لێرە هەردەستی لە خەوێ نازانی
يا فتح يا عليم يا رزاق يا كريم نازان تدلو ديتن تلفون لو كان ساعة ديك سازن خاندتاني بيو إيش مان هي لدان مارك أو سيستمنية عندر سيستم قانونا أجا إيشي مان قانتها بيتن دبيتو حمروج بس إيش خد هشلو بينزي أجا ناتاني هرب ساعاتك بيش بري بيز أحمد تاين بي أو زي أو إيش ملو بكي أو النية أو جا ليرة تسوكا أمن السوشيال ميديا مهي بينر شي زورم هي ليرة لكردستان إيوة شي رزقك ليرة بيتن خوا أو در كيلو مكرتو خوا أمنيج ناتان برمنا أو نعمك كأما حمروجي دين إيش دكين لخومان كواتا قازانجي تو ماديا لكردستان بوتا داني ما ماديا ليرة بلى بس لو درج ماديا بزياد بخوادة تاني إيش بكيو شهادم هيو بس فرق جوائزك ليرة برين لايف ستايلش كيا تيجيشت عندي كومنت بيني سيرشم كل انستغرام كد وانو سوي سازان وكو بيشوتر نماوا فيديو كاني سناب كاني هم بو ريكلام بله جاران رياليتي ڕۆژانی خۆت بڵاو دەکردەوە چ دەکەم چ ناکەم دەسمەوە ئەو ئیشەی دەکەم لەگە فلانە کەس دادەنیشم بەڵام ئێستا زۆربەی زۆرینەی دەرکەوتنەکان بۆتە ڕێکلام تو خۆت هەست بەو شتە دەکەی؟ نا زين لوچکە سوشال میدیا بزنسە ئەمن پێشان ڕاستە برنجیان زیاتر شتی ترم پیشان دەدات بەس واحز دەکەم چ پیشان بدەم چ بکەم چ نەکەم هە قسەی دەکەن منمونە دوونێ لە ئیشێکی خێرخوازی بووم کە کۆمنتی ناشرین هات لەسەر ویش لو أتودسي أو إشي ذكي يعني أجا إشي ما بستم إشي باش خير خوازي بكي ببلاشش بكي هقصة ذكريتن وأمن دوباره دري ما أخوا أو رزقي دايتا من كرزقك أوان مثلا أواني أو كومنت ناشرين دنوسن أوان دس اللي خوان إيش دكن هش لو تساري إشي من أو هايا كأمن سوشيال ميديا من شاشي منو بزنسي منه تێدەکەم ئەو هەز دەکەی ئەو ناوبانگەی کە سازانەمین هەیەی شانسی هەبوو یاخود هەوڵ و ماندووبوون بوو هەوڵ و ماندووبوون بۆ 100 ملیۆن شانست هیچ نەبوو شانس ناتان برێم شانس چونکە هیچ شانس لۆ دێتن دەبی بگری و لەسەری ئیش بکەی بس أمن ماندی بوویمە حتى گەیشتمە و مەرحەلەی لێمە ئەوڕۆ و ئەگە کەس ئەوانی برین خلق نبینیتن لو من كفايتك أخوا من ضالكان وميردم كجورترين دليل دزان كأمن سن ما عندي بيوم حتى جيش ما مرحلة باشا هاوسەرەکە زۆر حەزی لە دەرکەوتن نییە چۆن ڕێگەیدا و بە تۆ یاخود مەسەلەن ئەو ئاسانکاری هەبوو لە دەرکەوتنی تۆ کە هیچ کێشەیەکی نەبووە قورس نەبوو مەسەلەن بۆ تۆ کە ئەو ڕێگری بکە یاخودنا بداية زور زحمت بو قبولي شي نكرت وبيشي زحمت بو بس اگر ملاحظة بكي تشي بتسم منضالو ميردم لقرمن اگر منضالو كانشان ميردم دايما لبدايات حمو إيشا كان يخوم بيو بشاندا دي تيتي بتسايو خوي كو إيش دكم وزائدا شخصياتي من الناسي وجني خوي باش دناسي لبهندي لجياني هاوسا قديما ثقة هي تكتسن أتو يقدريتان خوش بويتن بس اگر ثقة نبيتن واحترام نبيتن كواتا بيويز ناكا نجنو ميرد بي ونا بشجرية قريبين أو إذا برادر بي ميرد بي نا باب بيتن احترام وبشجري زور مهمة هبيتن والثقة باشا حظكي من ضالة كان بناو بانجون؟ نا بونا توكا كومالجي خلقك كبرين أمنك بس بحث خوم دكم كعام أي بناو بانجا يعني جورترين برين شخص ميسي بيرون هالدوبي هزار دنيا لو دتيت الناقصي ناشريان بدكي قولك نكرة قوتيان خطايتوا يعني سوف تفاهم وخلق هي دشكينت نأتو لبواري سوشيال ميديا ومن ضالة كان بيوستيان نا من ماديا نش بيوزناكم أو إشانا بكم بس خوا أو رزقي دايتا من وحزم لإيش خوما إيش خوم زور خوش دوي بس جيان والزمن استوي كرديا كأتو بالسوشيال ميديا خود بكاربيني دوکانێک وەچی برین تاجرێک بیتن ئەمنی پێویستە کە ئەمە بتانم بە بینەرەکانم بشاندەم بینەر ئەمنی پێویستە حتە ببینی ئەو تاجرە چی هەیە شتەکە دەسوڕێتەوە بزنس دەسوڕێتەوە لە بەندێ ئەوە بزنسەکە کە هەموو دنیا دەتانی بکاتن بەس دەبی زیرەک بیماندی بی لە خۆ دەیش ناوبانگ قورسە ناوبانگ قورسە دەبی پیستە زۆر ئەستور بیتن دەبی سیقەت بە خۆت هەبیتن و قەناعەت و بزانی ئەتو چی 200 دڵت هەبێ 100 جەرگت هەبێ چەند؟ دەڵام دەبێت 200 دڵت هەبێ 100 جەرگت هەبێ بۆ والله ئەمن دایمەن دەرێم دەبی 120 ملیۆن دڵت هەبیتن دڵت گەورە بیتن شتی بە شخصیت یعنی بە ئەوەی وەرنەگری شخصیت شخصی شتی بە شخصی وەرنەگری
لە بواری سۆشال میدیە و میدیە ئەو شتانە برادرت ناتانی هەبیتن ژیانی هاوسەرگیریت و ئەوە ڕاستیەکەیە. باشە باوەڕت بە هاوڕێی بەناوبانکەیە لە ژیانی خۆت؟ نا هیچ زەرەرەکەت پێکەوتووە لە هاوڵای زۆر تێدەگەم. باشە سنتەرێکی جوانکاریت دانابوو لە ئێستا هیچ ئەو سنتەرە ماوە پەیوەندی بۆ سنتەرە ماوە؟ نماینە لەگەیەک ینی شریکەکی بەڕێز بوون و قپات ینی نەمایمە لەوێندەر شەراکەتمان نمایە تێدەگەم. باش ناوێک لە ناو ئەم زۆرفە نووسراوە؟ باشە زام هەرگیز گەرنی ئازا دەکەی؟ ناو؟ ڕۆ چییە؟ گەردەنم ئازا کردیە و هیچ مشکلم ئەم کەس دەزانین چیە کاک سۆران ئەم ڕقم لە کەس نابتەوە و قەت دوعای لە کەس ناکەم و گەردەنی ئەو شەخصەتم ئازا کردی حتى موفق بی ئینسانێکی زیرەکە لە بواری خۆی و قەت هیچم نەبووە لەگەری ئەو شتە کە ئەو ئەمنی بە منافەس دیت بوو ئەوە هیچ پەیوەندی بە مندانیە بەس موفق بی ئینشاءالله. ئامادەی هەرگیز کاری لەگەڵ بکەی؟ نا کار نا ئەگەر بە خۆشم ویستم باوەڕ ناکەم مێردم بە قبول بکە چکە دیتی چەند دڵم شکا لە بەندێ باوەڕ ناکەم. باشە ئەو ژیانی کە ڕۆژانە پێشانی خەڵکی دەدەی لە نزیکەوە دەدناس ئەو ژیانی کە ڕۆژانە پێشانی خەڵکی دەدەی ئەمە ژیانی ڕاستەقینەی سازانە یاخود نواندنە بۆ خەڵک؟ 100 ملیۆن ڕاستە. ئەگە بگەینە لۆ ژیانی شخصی من کە ماڵ منداڵی خۆم پیشان دەدەم مێردم پیشان دەدەم ئەوە 100 ملیۆن لە پێش ئەو هەموو بەڕێزانە و لە پێش خوای ڕاستە درۆی ناکەم چکە ینی شتەکە واقعیە ئەوانی ئەمنی نێزیک دەزانن مێردم دەناسن منداڵم دەناسم دەزان کە ئەو واقعیە سەبارەت لۆ ئیشەکانم کە ئەعلان بیتن ئەمن زەمیرم قبول ناکە شتێکی بڵاو کەمەوە نابەحسی شتێکی بکەم کە ڕاست نەبیتن چکە ئەو برین دووسێعانەی ئەوی دەکەم سەبارەت لۆ ئەعلانەکانم ئەوە خوانی پێ دەکەم لۆ منداڵەکانم یعنی نییە لە عزیز ئینشاءالله تووشۆکی ڕۆژێک دەبێ باب باش لە من تێدەگەی مەبەستی من چیە. باش سعری ڕکلامت گرانە بۆ؟ چونکە ئیشەکی جوان دەکەم و هەیەکە ئەوەی خۆی هەیە ئەمن باوەڕ دەکەم نازانم مەبزانم ئەمن بخۆم وە دەبینم و زیاتریش بەس ئەمن احترامی برین ظروفی دەوڵەتی دەگرم ئەو دەوڵەتی لێمە و ئەم لە خزمەتی هەموو شخصەکەم لێرە لە کوردستان و زۆر ئیشیش دەکەم بە بەلاش ئەسڵەن خەڵگۆی زانیم هەموو شتێکی بەپار دەکەم نەخێر زۆر ئیش هەیە بەس خوش دەرێتن خۆ ئەگە ئەتوو ئیشەکی لۆ تو بکەم دەبی ڕسقی منیش تێدا بیتن چکە لۆ تو حەلال ناویت نەشتا و ئیشکردن و تموحت هەبیتن لەو ژیانەی عیب نییە بالعکس هەموو ئینسانێک دەتانیتن. میلیۆن دۆلارت بدەنێ ڕکلام بۆ چ شتێک ناکەی؟ والله نازانم بەس هەندێک شتێ ناکەم وەکو هیچ نایتم مشکم لیستە حالی نازانم. ئامادەنی ڕکلام بۆ هەموو شتێ بکەی؟ نا. باش منداڵەکانت کامیان لە خۆت دەچێت کامیان لە کاک محەممەد دەچێت؟ کوڕەکە 100 ملیۆن بابیتی ئۆکەی لە ڕووی تەبیعەتەوە لە ڕووی تەبیعەتەوە ینی خوا قوتی ژنەکەی بدە. محەممەد تەبیعەتی پێم باشە تەبیعەتی ئەو هەیە چونکە لە زەمانێکی دەژین دەبی پیاوەکە هەبیتن چکە ڕەئیوی زۆر لای من مهمە و باوریش دەکەم ئەگەر کوبرین مێردەکەت هەبە زۆر گرنگی بە ئیشی تونا ڕەئی توینە بە مشکلە دەبوو استقلال زیاتر دەکرای کچەکەم زۆر بەم دەچیتن بە تەبیعەت و هەڵس و کەوت و ئەمان هەی کچەکەی ترت؟ گەورەکەم بینی من و بابیتی تێدەکەم. باش محەممەدی مێردە زیاتر خۆشدەیان منداڵەکان؟ ئەمن سوالت چێک سۆرە ئەکید منداڵەکانم ئەو دوای محەممەد منداڵم پێشی منداڵم ئەکید محەممەد هەموو ژیانم بوو ئێستش هەر ژیانمە و کوبرین ینی لە سەری خۆم دایدرێن بابی منداڵمە و ئینسانێکی زۆر بەڕێزە و مسەقەفە و عزیزە و دامم دەکا بەس ئەکید منداڵەکانم ئەو دوای ئەو دەڵێن سازانەمین حەزەکە هیچ هەواداری پیاوی نەبێ هەر چی بینەرە ئافرەت بێت بالفعل وا؟ کاک سۆران ئێستا بە خۆ دەتوو
ژنت هەیە ڕاست ژنتی نایە و ماڵی ئەمزانوای مێردت کرد لێ. ڕاستەفرە لە من بەستم ژنتی نایە ئەمن مێردم ئەوەندە باش دەناسم کە ئەمن ئەگە تەلەفۆنم لۆ بکرێ برێ سازان خانە ئەو ئیشە هەیە ڕێک دەتام جواب بدەمەوە هەندێک زۆربەی جار دەرم لەگە مێردم دەبێ قسەی بکەم دەم سوالی مێردی خۆم دەناسم هەموو شتێک ئەو حەزی لێ نییە ئەم قەت ناکەم هەموو شتێک ئەگە ئەو ڕێیش لەسێ ئەم ناکەم ئەو شتانە لە بەندێ ئەکیت باشە بۆ حەز ناکەی بینەری پیاوەتە چونکە چی پەیوەندی بە ئەوەیدا ئێستا ئەتوو جەنابەت شتەشکەی چکە ئەمە لە عینە مەجالینە ئیش دەکەین ئەتووی دەناسیتن شخصیەن بەس سەلفی لەگە کوڕان ناگەم چکەوە هیچ یعنی میکیان چی پەیوەندی بە پیادا بەس پێم بڕێ یعنی پیاوێک بێ ڕەسمت لەگەڵ بگرە لەگەڵی ناگری ناقەت نەمگرتی و نەش ناکەم ناژ قبول ناکەم محەممەد تێگەیشت باشە دەڵە سازان گیری خواردە بە پرچیەوە ئەوە چیەوە ڕۆژێک کورتە ڕۆژێک درێژە ڕۆژێ زەردە ڕۆژێک قاوەیە ڕۆژێک لە ڕۆژێکشتێشنی بنووسی گیرت خواردە بە پرچەوە بەس پرچی من ئەوەی من خەفیفە یعنی چ بکەم درێژ ناویتن ئەوەندە سترێسم ئەوەندە ئەوەی پرچی من ئەو هەیە باش دەڵێن تەمەنی خۆت بە میکاز دەشاریەوە بێ میکیاز زۆر گەنج دیارم ماڕەغمە من گەنج نیمە یعنی ئەمە عمرم ئاسات عمرت پرسین 38 ساڵم دنیا نازانی هەموو کەس دەزانی عمری من چەندە بەس ئەمن ڕاستە بە میکیازی بە عمرتر دیار دەبم بەس ئیشم میکیازە یعنی ئەم براندی خۆم هەیە ماقولە براندەکەت هەبیتن نەتانی لە چاوت بکەی ناپشاندەی بەس محەممەد زۆر ڕشی لە میکیاز دەبتەوە فەقیرێ ژنەکەشی ئیشی میکیازە 25 بالانسەچی دەکەم بەس هەموو ژنێک حەز دەکەم میکیازی بکە یان شتەکە زیاتر فرێش دەردەچی یان باش بیری چیەکەی کوڕم کوڕت زانم زەرفت شتێتە ئەوە چیە هەموو فاجعەت لەمە کردیە گەردەن ئازایە ئەوش دیسان ڕسمەت لە چێ دیتەوە کوڕەکەمە دەزانم ئینشاڵڵا ئەمڕۆی لە هەموو شوێنێک خۆشتر بێ ئەمری درێژی بۆ ئێوە بەجێش بێ دەزانم زۆر کاریگەر بوو بۆ تۆ ئەگەر یەک خولە قسەی لەگەڵ بکەی چی پێ دەڵێ قسەی دڵی خۆت لەگەڵ بکەی غەریبی دەکەم زۆر زۆر غەریبی دەکەم بەزەم هەموو ڕۆژ هەموو هەفتان قسەی لەگە دەکەم هەموو هەفتان لەسەر قەبرانم غەریبی دەکەم زۆر بە غەریبی مرد خوافی بکە لە تەمەنی 7 ساڵی نا 2 ساڵ تەمەنی 2 ساڵ بوو ئێستا 9 ساڵ دەبێت کۆچی دوایی کردو نا زیاتر 15 ساڵ باشە بۆچی ینی وەفاتی کرد عەلی و عەلیە جمک بوون بەڵێ یەکەم دووجیانم جمک بوون و وەچی بوو لە دایک زۆر گچکەتر بوو بە حەفمانجی بووم لەوزەتێنی هەبوو گوتیان دەبێ عملیاتی بکەین وەچی عملیاتیان کرد دڵی تەحملی بەنجەکەی نەکرد دڵی ڕاوەست ئێستاگە لە ژیان ما بە عەمری چەند بوو 17 چ کچەکەم 17 جمک بووم باش بەس بیریەکەی من هەموو هەفتان قسەی لەگە دەکەم و لە گەریشمە لە هەموو ئیشەکانم زین کاک سۆران هەموو کەسێک دڵی میشکاند یا هەموو کەسێک محاولێ کردی ئەمنی بشتێنی نا بەحسم بکاتن دایمەن کوڕم لە گەرمە ئارامت مەلایکەتمانەگە تێدەگەم باش 5 کیلۆ میکیاز سپاس لەو ڕسمەی پێم خۆشەمە لای خۆت بێمە دیارەکە لەلایەنەوە بۆ جەنابەت دڵنیا زۆر زۆر خۆشەویستە ئەگەر ناڕەحەتیشم کردبی بۆ کەسێکی خۆشەویست خۆت ناڕەحەت بووی بەڵام لەگەڵ قەدەری خوای هیچ ناکرێت الحەمدوللا شکر لە هەموو شتێکی بە زیاد بخوایسێ منداڵی جوانم هەیە ئەمریان درێژ بیتن ئەمری هەموو منداڵێکی درێژ بیتن باش دەست خۆش زۆر سپاس من هەموو کاتەر سوپرایزم هەیە لە
پرۆگرامەکان ئەرێ وەڵا دەی بمگریە ئەگە گریاویشی بۆ کەسێک بوو کە شایانی گریاندن بۆ شایانی و فرمێسکانم و کە بێنە خوارەوە هەر سەرکەوتووی من لە نزیکەوە تۆ باش دەناسم دەزانم چ کەسایەتێکی چه ئافرەتێکی کەسایەتێکی قودوەی شخصیاتی نمونەشت دێنمەوە لە خاتوونی جوان لە زۆربەی شوێنەکان و دانیشتەکان ئەگە خۆش لێ نەبووی خۆی تۆ شاهید بۆ کە چۆن باسم کردووی ناوبڕێکی زۆر کورت و دەگەڕێنەوە. دووبارە سڵاوتان لێبێ و ماندوو نەبن لە پرۆگرامی خۆم و خۆل لەگەڵتان بەردەوامی لەگەڵ مێکاپ ئارتیست سازان ئەمینە کچێکی زۆر شیرینە. اینجا لەو بورگەیە پاشام هێدفۆنەمان بۆ تۆ هێناوە گۆرانی جاز جاسنی ڕۆکنڕۆڵ ڕۆکە ڕۆکە بە گۆرانێکی جۆر لە ئەم گۆرانە دەبێت هێدفۆنمان بۆ هێنایی باشە هەر پرسیارێکم لێ کردی بە بەڵێ و نەخێر جواب دەیەوێتتر حەسەب تەرکیزی خۆت ئێم جێم لێ نییە دەرێ هەروایە کو دەبیت بابە بۆ نابێ یعنی ئەگە گوتن محەممەد کە چەرە برێم نا کو دەبیت ئەی نۆرمال حەسەب تەرکیزی خۆت باشە فەرموو ئەکی شتی بخوا کاک سۆرا شتی خراپی تێدا نییە باشە جۆر لە هیچ نییە جۆر لە هیچ نییە جۆر لە هیچ نییە ئەگەندەوەی بێ حازری ئۆکەی هاوسەرەکەم ژنی دووەم بێنێ قبوڵی دەکەم بەڵێ توانە بە بەلاژ ڕیکلام دەکەم بەڵێ هاوسەرەکەم کە چەڵە هیچ بەدڵم نییە نەخێر هەموو مانگێک فیلەر و بۆتۆکس دەکەم بەڵێ لە هەموو مێکاپ ئارتیستەکان باشترم بەڵێ هاوسەرەکەم زۆر دڵپیسە نا کچە گەورەکەم لە هەموو منداڵەکان خۆشەویسترە کچە گەورەکەم لە هەموو منداڵەکان خۆشەویسترە نەخێر حەز ناکەم بینەری ئافرەتم هەبێ بەڵێ سۆرانی مام ئیسماعیل کەی پێشکەشکارە نەخێر هیچ حەز ناکەم هاتوومەتەوە پرۆگرامە نەخێر محەممەد هیچ ڕۆمانسی نییە بەڵێ لۆ پێ دەکەنی چ سوال سازان ئەمین مێکاپ ئارتیستێکی خراپە نەخێر بەس سەریەوە چ جواب دەدەمەوە ئامادەم ڕیکلام بۆ ترێش بکەم بەڵێ خۆم بکەم ناوخۆی چت گۆ چ بوو سوالەکان دواتر خۆل سەیری کە باشە تۆ زەهیری تێدا نییە داتەوە چی؟ زەهیری تێدا نا وتم ئامادەم ڕیکلام بۆ ترێ بکەم لۆترێ خۆشە باشە هیوان فواکیە ئەوەی بکوژێنینەوە نا ئێستا ئەگەر تەواوە چت گوت خوا حەیام چوو محەممەد تەلاقم نەدا ئەگەر ڕیکلام بە شێوازی خۆت ڕیکلام بۆ ترێ بکەین چ دەکەین ئێستا سازانەمی ڕیکلام بۆ ترێ دەکەم وەڵڵە ناتانم بەس دەتان برێم گوڵە جوانەکان بەڕاستی ئەم زۆر حەزم لە فەواکیە نازانم ئەو فەواکە خاستن ترێ زۆر باشە لە پیستەی پیستت زۆر جوان دەکاتن تامیشی خۆشە و شەکرشت زۆر ئەوە نابێت شەکرەکەشت بە زۆر شروشتی
تامی خۆشە. دەست خۆش باشە خۆم و خۆت بەردەوامە لەگەڵ خات و سازانەمین مێکاپ ئارتیست دەمێت زۆر سپاسی سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆ بکەم بلان بازار مارکەتی بلان بازار کە 24 کاتژمێر کراوە لە هەولێر دهۆک زاخۆ سێمێلێ فەرعان هەیە 12 فەرع لەم چوار شوێنە کە باسم کرد بە بەردەوامی بیر لە دیسکاونت و تەخفیزات دەکاتەوە و ئێوەش بۆ سەرجەم پێداویستەکانی خۆتان مارکەتی بلان بازار هەڵبژێرن پەشیمان نابنەوە سازان خان ئەوە چییە؟ ئەگە بە گەورەی خولێمان قبول بکەین ئەمە چاوە قەپات بکەین ئەڕۆ ئەریوەڵا چ دەکەیت خوا؟ هیچ ئەخر خۆت دەزانێت با بەس ئاژڵ و ماژڵی منخوا من و ئاژەڵ کۆجا مەرحەبا کردیتت وای خۆت فەقیر مەکە من دەی چاوم کەم بسم الله الرحمن الرحیم کوڕەکان شتەکان بێنن تخوا ئەوەم مەکەن باشە خۆ هیچ نابینیوە هیچیش نابین بینم باش دەتوانین دەستت لابەری بەمە چێن دەر هەر دەست لەسەر قەنەفەکان دابنێ بەس شتێک دادنێم بزانە ئەم شتە چییە تخوا ئەوە نەبیتن ئەوە نەبیتن تیمساح نەبی تیم ئەمە حود نەبی ئەوە نەبی شتی ئەوە نەبی حول لە کوردستان هەیە وەڵا نیسمە بخۆم حوت باشە دڵت لەسەر چەند لێرەدا بسم الله الرحمن بسم الله الرحمن الرحیم بسم الله الرحمن الرحیم تەسەوڕ دەکەی ئەمە چ بێ باش ئێستا ئەمە دادنێم ئێستا من ئەمە دادنێم بزانە ئەمە چییە بسم الله الرحمن چ بوو لاستیق بوو لاستیق نییە سۆندەیە سۆندەی چی سۆندەی دەتوانێت دەستی دێ بدەی و بزانی ئەم شتە چییە براڕۆ بەس ئاگادار بە چوون زەحمەتە تۆزێک یاوە سۆندەیە کاک سۆرەندی ئەو شتانە مەکە یەک دقە یا الله ئاگەر لێبێ ئاگەر لێبێ نا سۆندەیە سۆند لاستیقە ئێستاگە چاوت کردەوە دەزانیت سۆندیان لاستە بزانن چەند دەردەپەڕی بکەمەوە چام بکەمەوە یەک دەقەت خوا ئەوەیە لاستیقە باشە دەتوانین چاوت بکەوە بەس لە لاستیقە ڕاستیەکەی نییە قوم بە سێ و ڕاست باوە هەدانیش معاملێ دەکەن ڕاستی بەدازە کوش بوت ئای کاک سۆران دەی ئەمووی ڕاستی نییە زانە بۆ میوانەکانی تر ڕاستی هێناوە بۆ تۆ پلاستیک هێناوە دەست خۆش ناخەر سۆران دەزانیم خراپی لە پێش ئێستاش پرسیارەکەم کردوتم لە هاوڕێی بەناوبانک بەڵێ لە هیچ کەسایەتێکی بەناوبانک پەشیمانی کە داخلی ژیانی خۆت کردو و ناش بەس ئەمن بەو شێوەی برادرم نییە یعنی برادایەتی نیتم ئەگە ملاحەزەش پێی ناچمە دەرێت لەگە کەس و ئەولام نییە یعنی مەبەستم و زۆر ڕێز و احترام لە هەموو کەسە هەیە لەو مەجاالەی هەموو خوشی عزیزی من و برای منن بەس ئەو نێزیکە یەک وەختم نییە دووش ئەگە بچمە دەرێ لەگەوانە لە باتی دەچم لەگە منداڵەکان دەم سکۆندە گەورەنە منداڵ ئەو کاتە بۆ خێزانی خۆت دادنێ ئەکید بەس وە بزانم ئەگەر لە عینەن مەجای بین ئەمن و ئەو زەحمەتە وچکە منافەسە هەر دەبیتن غیرە بتەوێنێتەوەی هەر مەوجود دەبیتن دەمەندە ئەمە خۆم دوور دێخم بەو شێوەی ڕێز و احترام هەیە لۆیان و یارمەتی زۆر کەسی جەدەم لەگە هەمووشیان پەیوەندی خۆشم هەیە بەس ئەوها زۆریش بێ و بچی هەر ناخۆشش دەبێت ڕاست باش دەست خۆش زۆر سپاس کاتی چوامە لە بەردەست نەماوە سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ داریکردنت دەمەوێت زۆر سپاسی ئەربیل هۆتێل ئەربیل ئینتەرناشنال بکەم لە هەولێری پایتەخت کە پرۆگرامەکان لێرە ئێمە ڕیکۆرد دەکەین وەکو لۆکیشن بەکاریان دێنین و زۆر سپاس بۆ هۆتێل ئەربیل ئینتەرناشنال و لە هەمان کادا دەمەوێت سوپاسی سەربازەونەکانی ڕووپاک گروپ بکەم کە ئەرچی ڤیدۆ وێنە و لەگەڵ کەسایەتەکان لەگەڵمان هیلاک دەن و ئەرکی ڕێکۆردکردنی پرۆگرامەکە لە ئاستۆیوانە و مۆنتاژ و هەموو شتێکی تر ڕووپاک گروپ نەبێ پرۆگرامی خۆم و خۆشت نابێ سوپاس دووبارە بۆ ڕووپاک گروپ طبعاً جێیشێکی زۆر گەورە لە پشت ئەم کامێرانەوە هەمووی ئەرک و هیلاکی ماندووبوونی ڕووپاک گروپ ئەگە پرۆگرامەکەش بە کوالیتێکی باش دەبینن ئەوە دیسان هەر هیلاکی ماندووبوونی ڕووپاک گروپە زۆر سپاس دووبارە بۆ ڕووپاک گروپ و دەستان خۆش بێ
زۆر سپاس بۆ شاشەی جنسیش. بای بای.